ئەگەر داوای کۆپیشی دەستوری بەریتانیا بکەیت ڕەنگە گاڵتەت پێ بکرێت چونکە بەریتانیا بە پێچوانی زۆر لە وڵاتانی جیهان خاوەنی تەنها دۆکیومنتێک نییە کە پێی بوتێت دەستور و هەندێک شپیان وایە کە بەریتانیا دەستوری نییە. بریتانیا دەستوری نییە. هیچ ڕێسا و بنەمایەکی فەرمی نییە لەسەر چۆنێتی حکومڕانی و بەڕێوەبردنی وڵاتەکە. بۆیە ئێمە دەمانەوێت بە هاوکاری خەڵک ئەوە بگۆڕین. بەڵام ڕاستیدا وڵاتێک خاوەنی دەستورە و لە چەند سەرچاوەیەکی جیاوازدا خۆی دەبینێتەوە لەوانە پەیماننامەی مافەکانی ساڵی 1689 و یاساکانی پەرلەمان و دادگاکان و میراتی حکومڕانی وڵاتەکە. هەندێک پێیان وایە تاوەکو نەنووسرابێت ئەوە دەستور نییە. واتە گفتوگۆیەک هەیە لەسەر ئەوەی ئایا مەبەست لە دەستور چییە؟ بەڵام بە شێوەیەکی فراوان دەستور بریتە لە ژمارەیەک بنەما و یاسا جا هەر چۆنێک داڕژرابێت یان لە ئارادا بێت. بەڵام بۆ تێگەیشتنی باشتر لە چۆنێتی حکومڕانی بەریتانیا دەبێت لە چەند خاڵێکی گرنگ تێبگەین. یەکەم باڵاترین دەساڵ لە بەریتانیادا کە پاشای وڵاتەکەیە پابەندە بەکرێ بەستێکەوە کە لەگەڵ خەڵکدا لە ڕێگەی سوێندێکەوە بەڵێنی پێدەدات. لەو گرێبەسەدا هاتووە کە دەبێت بە پێی یاسا و عاداتی خەڵک مامەڵە بکات و دادوەرانە حکم بکات. یاسا و عادات لێرەدا چەند سەرچاوەیەک دەگرێتەوە لەوانە یاسای کۆمۆنی ئینگلیزی و بەڵێنامەی مافەکان. لە گرنگترین بنەماکانی ئەم یاسا و عادەتانە بریتین لە سەوەری یاسا جیاکردنەوەی دەسەڵاتەکان و سەربەخۆی پەرلەمان. دووەم پەرلەمانی هەڵبژێراو لەلایەن خەڵکەوە دەتوانێت یاسای وڵات دابڕێژێت بەڵام دەسەڵاتی پەرلەمان پابەندە بە پەسەندکردنی شایانەوە واتە هیچ یاسایەک تێناپەڕێت ئەگەر بێت و پاشا پەسەندی نەکا کەواتە هیچ یاسایەک نابێت لەسەر و ئەو گرێبەستەوە بێت کە لە نێوان پاشا و خەڵکی بەریتانیادا هەیە. هەرچەندە پاشای بەریتانیا بەگشتی هیچ یاسایەکی پەرلەمان ڕەت ناکاتەوە واتە دەسەڵاتەکەی تەشریفاتیە ئەمەش وەک چاودێرێک وایە بەسەر یاساکانی پەرلەمانەوە. سێم دەسەڵاتی سربەخۆی دادوەری و دادگای باڵا بەشێکی گرنگی دەستوری بەریتانیا پێک دێنێت کە مافەکانی خەڵک دەپارێزێت و بەش بە بنەماکانی دەستور دەبەستێت دەگەر بێت و یاسایەکی پەرلەمان دژ بە بنەماکانی دەستوری وڵات بێت. کەواتە سێ کۆڵەکەی گرنگ چاودێرن بەسەر یەکترەوە بە جۆرێک کە شێوازی حکومڕانی وڵاتەکە ڕێگە نادات بە پێشەکردنی مافە بنەڕەتەکانی تاک لە کۆمەڵدا. هەر کاتێک ژەمە ڕوویدا بێت ئەوە تەنانەت پاشاکانیش بە دوور نەبوون لابردن و تەنانەت کوشتنیش. لە مێژووی بەریتانیادا 6 پاشای جیاجیا بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن خەڵکەوە لە کورسیەکەی خۆیان لابراون لە بەرەوەی نەیانتوانیان ماف و ئازادەکانی خەڵک بپارێزن. بەریتانیا کە بە خاوەن کۆنترین سیستەمی دیموکراسی دادرێن لە جیهاندا خاوەنی تەنها یەک دەقنیە کە پێی بوتێت دەستور. بۆیە دوای تێپەڕینی 800 ساڵ بەسەر نووسینی ماگنە کارتادا کە هیچێک لە سەرچاوە گرنگەکانی دەستوری وڵاتەکە ڕەخنەگرانی سیستەمی حکومڕانی بەریتانیا پێیان وایە کاتیەوە هاتووە کە دەستورێک بۆ وڵاتەکە بنووسێت. سەرنگ حارس زێنارتی لەندەن.